زمانی خۆمان زمانی دایکمان وردە وردە هەژارە بێت ئەو کاتە تێگەین ئێمە چەند لە توانای کەسەکانی خۆمان هاتووینەتە خوارەوە شکستمان هێناوە. بە منداڵەکەی ABCD ئەو وردەکاریە زمانیە شێوەزار ڕۆحی پێدە، بەڵام زمان لە غیابی نەبوونی سیاسەتی زمان لەناو کۆمەڵگەی کوردیدا و نەبوونی دەسەڵاتێکی سیاسی و بێباچی دەسەڵاتی سیاسی لە کوردستان بەوەی کە ئاچێتەوە بادینان بە بادینی قساکە، بێتەوە ناو سۆران بە سۆرانی قساکە. هەمیشە پرسی جوت ستانداردی لە زمانی کوردی قوڵتور و قوڵتورەکاتەوە و بە کاریگەری میدیاش کە میدیا لە کوردستان بەو شێوەیە بینین هەمویان دابەش بوون بەسەر حیزبەکاندا، هەمویان دابەش بوون بەسەر لایەن و بۆچوون و ئایدۆلۆژیاکاندا. کاریگەری زۆر لەسەرەوە کردووە، هەتان ئەگەر سەرنجی دابەشکردنی سکرێپتی هەواڵەکانی کەناڵە دیارەکانی کوردستان بدەیت سەعاتێک کرمانجیە سەعاتێک سۆرانیە. ئەوە دەبڵ ستانداردیە، ئەوە خۆدزینەوەیە لە دروستکردنی زمانێکی ستاندارد کە لە ناو نیشانەکەش باسی لۆمان کردووە. خۆدزینەوەیە لە دروستکردنی زمانێک کە منی سۆرانی کە چوومە بادینان هەست بە نامۆیی نەکەم. نامۆیی لەو ڕۆوە ناکرد چوومەتە شارێکی تر کە ماڵی منی لێ نییە. نامۆیی لە ناو کووردا شێوازێکی زۆر جیاوازی هەیە کە پێم خۆشە دواتر بێمەوە سەری، بەڵام کاتێک کە ڕۆحینەتەوە ئەمرێن، کاتێک کە ئێمە بەو شێوازە سیستەمێکی دەرەکی دێنین و پێمان وایە ئەوە سیستەمە باو و سەردەمیەکەیە کە لە کوردستان پێڕۆ بگرێت، ئێمە زۆر بە خراپی شتێکمان کردو کە زمانە سەپێنین، زمان بەسەر منداڵدا سەپێنین. ئێستا بە دوو هۆکاریش کە کاریگەری زۆر خراپی هەیە زمان سەپاندن، بە تایبەتی زمانی ئینگلیزی لەو سەردەمەدا بە دوو هۆکاری زۆر سەرەکی ئێمە زمانی ئینگلیزی وەکو تاوانێک، وەکو کوشتنێکی هێواشی تاچی کورد، ئەو تاکەی کە پێویستە بە ڕۆحیەتێکی کوردی پەروەردە بێت وەردەوەردای کوژین. ئەویش بەچی زمانێک دێنین بەسەر منداڵێکدا سەپێنین کە هێشتا فێری زمانی دایک نەبووە. یونسکۆ ئەوەی قەدەغە کردووە کە منداڵ بەر لە 5 ساڵی زمانێکی تر فێر ببێت. لە ناوبردننی زمانی کوردی یان هەڕەشە لەسەر زمانی کوردی قسە لەسەر بکەین. ئەگەر تەمەش پارچە بچووکانە زۆر زیاتر بێنەوەی کە کۆمەڵگایەکی یەکگرتو و یەک زمان و بەکارەبەی ئەو بەکاربردنە